بینەرانی بەڕێز و خۆشەویستم کاتە و هەموو کاتێکتان باش. من ئەحمەد ڕەفیقم لە بەرنامەی میوان بە دیدارتان شادەمەوە. خۆشەویستان، بۆ ئەم بەرنامەیە بە پێویستمانزانی گفتوگۆ لەسەر لێکەوتەکانی جەنگی ئیسرائیل فەڵەستین بکەین. هەتا دێ بەرەی شەڕەکە فراوانە بێتەوە لە ڕووی سیاسی و دیبلۆماسیەوە. ئەبینین لە ئێستاکەیە هێرشەکانی دەوڵەتی ئیسرائیل بۆ سەر فەڵەستین و بە تایبەتیش کردی غەزە فراوانترە بێ. قسە لەسەر هێرشەکانی دەوڵەتی ئیسرائیل لەکرێ بۆ سەر کردی غەزە و کۆنتڕۆڵکردنی ئەو ناوچەیە. لە بەرامبەر بینین جەپەیەکی تر بەڕووی ئەو جەنگە کراوەتەوە کە زۆرێک لە چاودێران پێیان وایە دەبێتە خاڵی وەرچەرخان لە نێوان هاوپەیمانێتی و ڕیزبەندی محوەربەندیەکانی جیهان. بەواتایشی تر هەتا دێ وڵاتانی زلهێز هێزەکانیان کۆکەنەوە و جوڵە بە هێزەکانیانەکەن و لە بەرامبەرە ئەمریکا و هاوپەیمانەکانی هۆشداری ئەدەن کە هاوڵاتیانی خۆیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەم بکەنەوە و سەفەری ئەو وڵاتانە نەکەن کە لە چوارچێوەی سنووری ئەو جەنگە نزیک بنەوە. و هەروەها قسە لەسەر لێکەوتەکانی یا دەرهاویشتەکانی ئەو جەنگاکەین بەسەر ناوچەکە بە تایبەتی وڵاتانی ئیقلیمی بە تایبەتیش عێراق ئەبینین لە ئێستاکەی ئەمریکا جاریشی تر دەستی بەوە کردوێتەوە کە دیبلۆمەتکارەکانی بەرەو کەمبوونەوە ئەچن لە کۆسوڵخانەکان و هەروەها هۆشداری داوەتە هاوڵاتیانی خۆی کە سەفەری عێراق نەکەن. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە بە پێویستمانزانی میوانداری زۆر بەڕێز دکتۆر یوسف گۆران لێپرسرایی مەڵبەندی دیراساتی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین. کاک دکتۆرم کاتت باش. کاتت باش بژیت. زۆر سپاس. پێم باشە لەو پرسیارەوە دەست پێ بکەم. ئەم جەنگە جەنگی ئیسرائیل فەڵەستین ئەبێتە خاڵی وەرچەرخان لە دابەشبوونی معادلاتی ئیقلیمی و نێودەوڵەتی و ئەبێتە ئەوەی کە جاریشی تر محوەرەکان بەسەر دوو بەرە یا سێ بەری ترە دابەش بنەوە و محوەری تر دژ بە ئەمریکا هاوپەیمانەکانی لە ناوچەکە بکرێتەوە. بەڵێ سپاس. لە ڕاستیدا خۆی ئەم جەنگە هەر لە تعریفی جەنگەکەەوە جیاوازی هەیە. عەرەبەکان و میدیای عەرەبی و ئیسلامی زۆر جار وەکو جەنگی عەرەب ئیسرائیل سەیریەکەن یا جەنگی فەڵەستین و ئیسرائیل سەیریەکەن. بەڵام میدیای غەربی بە جەنگی حەماس و ئیسرائیلیەکان سەیریەکەن. کەواتە هەر لە تعریفی جەنگەکە جیاوازی تێڕوانین هەیە. ئەمە جیاوازیەک نییە تەنها لە تعریفەکە، بەڵکو جیاوازی لە تێڕوانینیان بۆ ڕۆژ ئاوا پێیان وایە ئەم شەڕەت لەگەڵ فەڵەستینیەکان نییە، ئەم شەڕە لەگەڵ حەماسە، لەگەڵ ڕێکخراوێکی حەماسە کە ئەوان بە تیرۆریستی دائەنن کە لە ئەنجامی کردەیەکی لە 7 ئۆکتۆبر کردیان بۆ هێرشیان کردە سەر ئیسرائیل بۆ یەکەمین جار. ئەم شەڕی لێ دروست بوو. لە هەمان کاتا ئێستا ئەوان خۆیان بە لە حاڵەتی شەڕ نابینن لەگەڵ بەشەکانی تری فەڵەستین کە بەتایبەتی لە زفەی غەربی ئەوانە لە کەرتی ڕۆژاوایی. بۆیە بڵێ تعریف. بەڵام فەڵەستینەکان و ئەتوان بڵێم عالەمی عەرەبیش بەگشتی پێیان وایە ئەمە شەڕێکە دژی فەڵەستین ئەکرێ، دژی حەقی فەڵەستینەکان ئەکرێ. بۆیە ئەتوانین بڵێن هەر لە سەرەتاوە دوو تێڕوانی و تێگەیشتنی جیاوازەیە. ئەم تێڕوانی و تێگەیشتنە جیاوازە تەئسیری لەسەر مەوقف و هەڵوێستی هەموو لایەنەکاندا هەیە. بۆیە ئەبینین ئەوانەی کە خۆیان بەبەرەی مقاومەت ئەبینن، ئەوانەی کە خۆیان بەبەرەی بەرپەرزانەوەی ئیسرائیل ئەبینن، چی لە ناو فەڵەستین و چی لە دەرەوەی فەڵەستین چی هێزە بکەرە نێو دەوڵەتەکان کە ئەوانەی دەوڵەت نین، چی و دەوڵەتانەی کە خۆیان بە بەشێک لە مقاومەت ئەبینن، خۆیان بە بەشێک لەم شەڕە ئەبینن. بەڵام شەرت نییە ڕاستەو خۆ بەشدار بن لەم شەڕە. لە هەمان کاتێ ئەوانەی کە پێیان وایە ئەمن و ئاسایشی مەنتیقەکە، ئەمن و ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ئەمنی ئاسایشی ئیسرائیل پەیوەستە بە ئەمن و ئاسایشی جیهانی، پەیوەستە بە ئەمن و ئاسایشی نێودەوڵەتی. تێڕوانێکی تریان و پێیان وایە دەبێ بە هەموو شێوەیەک ئێمە پشگیری ئیسرائیل بکەین، یعنی ئەوان پشگیری ئیسرائیل بکەن و چونکە ئەمە بەشێکە لە ئەمنی وەکوتم هەرێمی و ئەمنی جیهانی. کەواتە ئەکرێ بڵین مەلامەح یا با بڵین
فۆرم و شێوازی ناساندن یان پێناسەی جەنگەکە تا ئەندازەیەک لابۆتەوە بۆ هەم وڵاتانی عەرەبی و هەم وڵاتانی بەرکەوتەی جەنگەکە کە فەڵەستینیەکان و ئیسرائیلیەکانن و هەروەها ئەو وڵاتە ئیسلامیەکانیش تەنانەت یعنی ئێستا ئەگەر چایەک بە میدیا و سۆشال میدیا بخشێنینەوە یعنی ئەوانی کە متەئسیرن بە جیهانی ئیسلامی یان وڵاتانی عەرەبی هەمویان یعنی هاوسۆزن لەگەڵ قەزەی فەڵەستینی و لەگەڵ گروپەکانی حەماس. فەرقەکە لەوەیە ینی هەندێکیان جیاوازی ئەکەن هەتا میدیای عەرەبیش هەندێکیان جیاوازی ئەکەن لە نێوانی قەزەی فەڵەستینی و مۆزوعی حەماس. ئێستا مۆزوعی حەماس هەموو دەوڵەتەکان بە تایبەتی دەوڵەت ئیسلامەتیەکان خۆیان بەڕاستەوخۆ پشگیری خۆیان بۆ حەماس وەکو ڕێکخراوێکە ئەو کردداری کرد لە 7 ئۆکتۆبر پیشان نادەن بەڵام پشگیری خۆیان بۆ قەزەی فەڵەستین پیشانەدەن. ئەمە دوو مەسەلەی جیاوازە. بۆ نمونە ئێستا من باسی ئەگەر ئەم تێڕوانینە چۆن تەسیل لەسەر شەڕەکە ئەکا ئەگەر تۆ بیت و بڵێ ئێستا لە دوای ئەمە چی بکرێت دوای ئەم شەڕ و کوشتار و کوشتنی مەدەنی لە هەردوولات چی بکرێت هەندێک پێی وایە دەبێت قەزەی فەڵەستین حەل بکرێت بۆ لەبەرەوە پێیان وایە ئەمە بەشێکە لە قەزەی فەڵەستین خۆی بەڵام هەندێکی بەتابەتی ئەوروپیەکان و ڕۆژئاوا پێیان وایە ڕاستە دەبێت قەزەی فەڵەستین حەل بکرێت بەڵام پێشەوە دەبێت قەزەی حەماس خۆی حەل بکرێت دۆخی حەماس لە غەزە حەل بکرێت ئایا ئەو دۆخە لە حەماس لە غەزە ئەمێنێتەوە یا نامێنێتەوە. ئیسرائیلیەکان بەتابەتی تێڕوانینی ئەمنی ئیسرائیل دوای 8 ئۆکتۆبر بە تەواوەتی گۆڕانکاری بەسەردا هاتووە. ئەمە بۆ یەکەمین جارە لە مێژووی دروستبوونی دەوڵەتی ئیسرائیل ڕێکخراوێکی ڕێکخراوێک نەک دەوڵەتی توانی زەفەر بە ئەمنی ئاسایشی ئەو وڵاتە ببا هێرش بکاتەوە بچێتە عمقی ئیسرائیل و بە حیاتی ئیسرائیل عمقەکەی خەرق نەکراوە هەندێک شارۆچکە بگرێ خەڵکی مەدەنی بگرێ و بکوژێ و بتوانێت بە بارەمتە بەیان بگرێ. ئەمە معنای ئەوەیە ئیسرائیلیەکان ئێستا هەستیان کردووە کە بەلاقەیەکی گەورە با بڵێن لینکێکی گەورە لە مەفهومی ئەمنی قەومی خۆیان هەیە پێیان وایە ئیتر لە مەودوا قبول ناکەن ڕێکخراوێکی وەکو حەماس یا جیهاد لە سنوورەکانیان بەو شێوەیە ببێت و هیچ دەسەڵاتێکیان نەبێت لەگەڵیان و بتوان خۆیان ئامادە بکەنەوە. بۆیە ئیسرائیلیەکان ئێستا ئەم شەڕە بە شەڕی بەرپەرزانەوەی 7 ئۆکتۆبر سیر ناکەن ئەمان بە شەڕی داڕشتنەوەی چەمکی ئەمنی قەومی خۆیان سیرەکەنەوە جارێکتر پێیان وایە دەبێت حەماس لە غەزە بەو شێوەیە نەمێنێتەوە کە ئیتر هەبوو بەڵکو زۆربەی هەرە زۆری ئیسرائیلیەکان چی دیبلۆماتکارەکانیان و چی با بڵێن ئەوانەی کە نخبەی سیاسی ئیسرائیلی خۆی وا سەیریەکەن ئیتر دەبێت لە مەودوا حەماس لە غەزە نەمێنێ. بەڵێ کاک دکتۆر ینی لە بەدیدی ئێوە ئەمەی کە ڕوویدا لە 7 ئۆکتۆبر ئەمە ئاماژەی مەسەلەن ئاماژەیە بۆ ئەوەی کە ئیسرائیل وەکو جاران نەماوە توانای با بڵێن هەواڵگری و با بڵێن ئەمنی و ئەسکەری و سەربازی توانە سەربازیەکانی خۆی دەدەستداوە یا ئەوە تا نەخێر هەر وەکو جارانە و بەهێزترە بەڵام لە بەرامبەرە گروپەکان و با بڵێن ئێوە کە پێوترە با بڵێن هێزی مقاومەی فەڵەستینی بەهێز بوونەوە و پرچەک بوونەوە بە تەکتیک و شێوازیشی تر ئێستا هاتوونە ڕوبەڕووی نارەکانی خۆیان یان دوژمنەکانی خۆیان دەبنەوە کامی ڕاستە خۆی هەردووکی ڕاستە گەبێتە سەر ڕاستی ئێمە ئەزانی ماوەی چەند ساڵێکە بەتایبەتی لەم چەند ساڵی ئەخیر ئەزمەیەکی گەورە قەیرانێکی گەورە هەموو دامدەستگاکانی ئیسرائیلی کردبووەوە چی لە حکوومەت چی لە دادگا چی لە جێیش ئەوە کە وای کردبوو هەیبەتی دەوڵەتی ئیسرائیل وەکو جاران لە چاو چی لە ناخۆ چی لە دەرەوە نەبێ بۆ یەکەمین جار بوو پێش ئەم حەداتە خەڵکی ئیسرائیلی جەنەڕاڵی ئیسرائیلی سەربازی ئیسرائیلی و بێن بڵێن ئێمە ئیتر ناچین بۆ شەڕ ئێمە ناچین بۆ سەربازی بۆ لەبەر ئەوەی سیستەمەکەمان سیستەمێکی عادل نییە دەوڵەت ئەوێ نیزامێک یا دەستورێک یا قانونێکی تازە دروست بکات کە پێی وایە ئەمە دیموکراسی نییە کەواتە ناخۆی ئیسرائیل بە شێوەیەک با بڵێن قەیرانی گەوری تێکرابوو وای لە هاتبوو کە ئیسرائیل نەتوان بپرژێتە سەر هەمان ئەو تۆکمەیی جارانی خۆی و هەمان ئەو نمونەی جاران کە هەم دەوڵەتێکە هەم لە ڕووی دموکراسیەوە بەهێزە هەم لە ڕووی ئەمن و ئاسایشەوە بەهێزە ئەمە ڕاستە کە قەیرانێکە بوو بەڵام لە بەرامبەرەوە ئێمە بیرمان نەچێ ئێمە بەرەیەک هەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدژی ئیسرائیل ئەو بەرەیە لەلایەن نەک تەنها فەڵەستینەکان لە دەروی فەڵەستینەکانش هاوکاری گەورەیان هەیە ئەو بەرەیە ئێستا پشگیری ئەکرێن
پشتیوانی ئەکرێن هەندێک وڵات پشتیوانی مادیانەکە هەندێک وڵات ڕەنگە پشتیوانی تەکنۆلۆژیشیان بکە بۆی ئەو بەرەیە بە تایبەتی لە بوونی وڵات شوێنێک کە ناوی غەزەیە کە هیچ دەسەڵاتێکی نەنێو دەوڵەتی تێدایە چونکە دەوڵەتێک نییە بە ڕسمی لەوێ ئەوەی دەوڵەتەی هەیە سوڵتەی فەڵەستینی لە قەتاعی غەزەیە نەک لە زفەی غەربیە نەک لە قەتاعی غەزە یا ئیسرائیلیش هیچ شێوەک دەسەڵاتێکی نییە هیچ دەسەڵاتێکی نێو دەوڵەتیش بەسەر ئەوێ نییە بۆیە ئەو گروپانە بە تایبەتی جیهاد و حەماس توانیوانە بە پێی دەسەڵاتی خۆیان بە پێی توانین بڵێم حەزی خۆیان ئەو دامەزراوانە دروست بکەن چی مەسلەی سیاسی و چەک و جێیش و ئەو ئەنفاقانەی کە باسی ئەەکەن و ئامادەکارێکی دیارە باشیان کردووە کە توانیان زەفەر بە ئیسرائیل و بە ئەمنی خۆمی ئیسرائیل بگەێنن. بەڵێ سەرۆکی فەڕەنسا داوای کرد کە بەرەیەکی تازە بەرامبەر جیهانی بەرامبەر بە حەماس ئەوەی کە جەنابەت ئاماژت پێکرد بکرێتەوە ئەمە چه ئاماژەیەشی لێ دەخوێنرێتەوە مەسەلەن داوای هاوپەیمانەتیشی تازە ئەکرێ بەڵێ ئێستا ئێمە کەواتە ئەم شەڕە یعنی درێژە ئەشێشێ و ڕەنگە فراوالیش ببێتەوە. ئێمە دەبێت چۆن سەیری بکەین وڵاتێکی وەکو فەڕەنسا بۆ نمونە 30 کەسی لە هاوڵاتیەکانی خۆی کە فەڕەنسین و جنسی یەهودیشیان هەیە کوژراوە تەوەن دەیان کەسی ئەمریکیش هەروەها لە جنسیەتەکانی تر ئەڵمانی کەواتە ئەمانە هەست دەکەن هاوڵاتی مەدەنی خۆیان تیرۆر کراون بۆیە دێن لەگەڵ حەماسە حەماس وەکو منەظەمەیەکی تیرۆریستی نەک ئێستا پێشتر زۆر لە وڵاتە ئەوروپیەکان وەکو ڕێکخراوێکی تیرۆریستی ناسرا بۆ حەماس بۆیە ئەڵێن مادەم ئەمە ڕێکخراوێکی تیرۆریستیە مادەم ئەمە کاری تیرۆریستی ئەکا و مەدەنی ئەگرێ و ئەکوژێ ئێمە دەبێت بە هەمان شێوەی داعش مەعامەلەیان بکەین بۆیە دەیەم بە هەمان شێوەی داعش ئەیانەوێ هاوپەیمانێکی نێودەوڵەتی دژی حەماس دروست بکەن کە تەنها فەڵەستی نەگرێتەوە بەڵکو ئەو کەسانش ئەگرێتەوە کە هاوکاری حەماسەکەن ئەمە کێشەکە گەورەتر ئەکا ئەمە بەرەیەکی جیهانی و ئەقلیمی گەورەتر دروستەکە چونکە ئێمە ئەزانین حەماس بە تەنها خۆی نییە لە فەڵەستین یا قەتاعی غەزە چەندین ڕێکخراوی تر چەندین وڵاتی تر هاوکاریەکە ئەو کاتە چی هاوکاریە سەربازیەکان چی هاوکاریە دارایەکان کە بکرێ بۆ حەماس ئەو کەسانی کە هاوکاریەکەن ئەوانش وەکو چنە لیستی تیرۆریستەوە یا وەکو هاوکاری تیرۆریستیەکرێن. بڵێ لە حاڵەتێکە کاک دکتۆر مەسەلەن تا ئەندازەیەک مەلامەحی هاوپەیمانێتی جەبهەی ئیسرائیلی دیارەکە چیە متعاتیفە لەگەڵیا و چیە پشتیوانیەکە ئەمریکا هاوپەیمانەکانی بەشێک لە وڵاتانی ئەوروپیا فەڕەنسایە بەریتانیا ئەڵمانیا ئەمانە ئێستا تقریبان خۆیان یەکلا کردوێتەوە بۆ ئیسرائیل کە پگیری لە ئیسرائیلەکەن دەوڵەتی ئیسرائیلەکەن و دژی حەماس و ئەوەی کە پێوتری قەزەی فەڵەستینی لە بەرامبەرە چی هاوپەیمانەیە چی هاوسۆزە لەگەڵ گروپەکە با بڵێن حەماس یا قەزەی فەڵەستینی زۆر جار باسی ئێستا باسی جوڵاندنی هێزەکرێ لەلایەن چین و رووسیاوانەمە تا چەند ڕاستە تا چەند بنەمایکی ڕاستی هەیە سین جارێ لە ڕووی جیهانی و جارێ پەلی لە ڕووی سەربازی و پەلی نەهاوێشتووە هەموو سیم بەو دەوڵەتە گەورەوە یەک قاعدەی عسکەری هەیە لە جیبۆتی لە عالەمەی شوێنێکی تر قاعدەی عسکەری نییە لەبەرەوەی سین جارێ بڕیاری نەداوە سوقلی سەربازی خۆی لە جیهانا بەکاربێنێ ئەمە لە رووسیاش خۆتان نەزانن بەهۆی ئەو شەڕێکی ئێستا لە ئۆکرانیا هەیە ڕەنگە رووسیا نەتوانێت ئەگەر حەزش بکات نەتوانێت بەو شێوەیە هاوکاری ئەوان بێ ڕەنگە بتوانێت بە شێوکی ناڕاستە و خۆ هاکۆری لایەنی تر بکە بتوانێت هاوکاری ئەو بن بەڵام رووسیاش ئێستا لەم کاتەیە ڕەنگە ئامادە نەبێ بەو شەڕەوە بەڵام من وتم یەکسەر باجارێکی تر بچینەوە سەر ئەمە شەڕی فەڵەستین و ئیسرائیل نییە بەڕێی من ئەمە شەڕی ئیسرائیل و حەماسە و هەمووشی هەم غەربش بەو شێوەیەگرێ بۆ نمونە مەسەلەن ماکرۆن کە دێ باسی ئەکا بایدن دێکە باسی ئەکا هەموو ئەوانەی کە دێن پشتگیری ئیسرائیلەکان داوای ئەواکەن دەبێ چارەسەرێ بە قەزەی فەڵەستینی برێ حەلی دەوڵەتین یعنی دوو دەوڵەت کە فەڵەستینەکانش مافی دەوڵەتیان هەبێ ئیسرائیلەکانش ئێستا کە دەوڵەت ئەوە باشترین حەلە بەڕێی ڕۆژئاواش تاکو ئێستا بۆیە ئەگەر قەزەی فەڵەستینیش حەل نەکرێ ئەگەر ئەمڕۆ حەماس لەناو بچێ ساڵێک ترش لەناو بچێ هەموو وەختێ بیان و ئەبێ بۆ ئەوەی جارێکی ترقە ئەم مەسەلەیە دروست بێتەوە بۆ لەبەرەوەی ملەتێک هەیە کە داوای مافێکی ڕەوای خۆیەکە ئەو مافە تاکو ئێستا دەستی نەکەوتووە.
بەڵێ یعنی باوە پرسیارش بکەین کا دکتۆر لەلایەک کە من دێمەوە سەر ئەو پرسیاری کە بەلای ڕۆژنامە نووسان و میدیاکاران و هاوڵاتیانیشەوە زۆر گرنگەکە رووسیا ئاڵا بێتە شەڕی ئۆکرانیاوە چینیش نەتوانێت بەو شێوەی کە جەنابەت باس کرد بتوانێت پەل بەهاوێ لە ڕووی سەربازیەوە هاوکاری یا کۆمەکی قەزەی فەڵەستینی یا گروپەکانی حەماس بکە ئەی حەماس ئەو هەزاران موشەکەی لەکوێ بوو ئەو هەزاران ئالیەتە سەربازی و جبەقانی لەکوێ بوو بتوانێت ڕوبەڕووی دەوڵەتێکی مؤسساتی بەهێزی وەکو ئیسرائیل ببێتەوە ئەمە لەلایەک و لەلایەکی تریشەوە ئێستا پێش ئەم بارودۆخە پێش 7 ئۆکتۆبەر شتێکە بوو ناوی پرۆسەی ئاشتی عەرەب ئیسرائیل بوو ئەمە بەچوە گەیشتووە تا چەند وڵاتانی عەرەبی مەسەلەن ڕوبەڕووی ئەم بارودۆخە بنەوە و ئەوانەی کە پێشتریش بەڵێنیاندا بوو لەگەڵ ئیسرائیل لاپەڕێکی تازاڵ دەنەوە بەچوو ئەگا و پرۆسەیە ئەمانە گفتوگۆ دەکەین بەڵام ناوبڕێکی کورد وەرەگرین و دواتر دەگەڕین وڵاتان. كركوك اف ام لقلتاني كركوك اف ام 93.3 Ses bizden, görüntü hayali sizden. Kerkük FM. بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش بەردەوامین لەسەر پێشکەشکردنی پرۆگرامەکەمان. کاک دکتۆر فەرموو ئەو پرسیارم لێ کردی کە حەماس ئەو هەموو کۆمەکەی لەکوێ بوو؟ بەڵێ خۆ یەکێک لەو ڕەخنانەی کە ئێستا لە حەماس ئەگیرێ ئەوەیە کە ئەو هاوکاریە نێودەوڵەتیانی ئەکرێ بە تایبەتی لەلایەن خەلیج و بە تەحدید لەلایەنی قەتەرەکانەوە ئەوەیە ئەو هاوکاریە بۆ ئاوادانکردن و گەشەپێدانی وڵاتەکەیە بەڵام لە کاتێکە کە باسی زیاتر لە ملیارێ دۆلارەکەن کە قەتەرەکان دایانە بە کەرتی غەزە بەڵام ئەمە لە جاتی ئەوەی بۆ گەشەپێدانی ئەوێ و بۆ نەهێشتنی بەقالە کە ئێستا لە 60 خەڵکی ئەوێ ئێستا لە بێکاریە ئەژێن و ئەو پارانەی کە دەستیان کەوتووە زیاتر بۆ مەسالی جەنگ و ئەوانی کە باست کرد کە مەسەلەن درۆن و سەواری خۆوانە ئەم درۆن و سەواری خانە بەڕاستی ئێستا تەکنۆلۆژیایەکی تازن زۆر لە شەریکاتە جیهانەکان بە تایبەتی ئەوانەی ئاسیا کڕین و فرۆشتنی پێکرێ لەبەرەوە شتێک نییە کە ئێستا وەکو جاران زۆر قەید کرابێت و لە بینی دوو دەوڵەتیان بینی دووە بەڵکو لە نێوانی ڕێکخراوەکانش ئاکرێ ئەمە یەک دوو تەکنۆلۆژیاکەش خۆی وەکو جاران نەماوە تەکنۆلۆژیاکەش بەهۆی ئەنتەرنێت و بەهۆی ئەو کرانەوەی کە ئێستا لە دنیادایە زۆر گران نییە خەڵک وەری بگرێ خودی تەکنۆلۆژیاکە و بێت تەطویری پێ بدا لەبەرەوە ئێستا ئەو جیهانە دابڕاوە بە دیواری کە پێشتر هەبوو بۆ نەقلی تەکنۆلۆژیا بۆ نەقلی ئەسلیحە لە دنیادا نەماوە هەر لایەنێک کە پارەی پێبێ هەر لایەنێک کە ئیرادە و علاقاتی هەبێ کە ڕەنگە بتوانێت جبەخانەیەکی سەربازی گەورە وەکو دروستکە بۆیە ئێستا یەکێک لەو ڕەخنانەی کە لە حەماسا ئەیگرن و یەکێک لەو شتانەی کە بەتەمان لە ئایندەیە بیکەن ئیتر کە دەستی هەموو ئەو لایەنانە ببڕن کە ئەتوانن شت یا پارە بنێرن بۆ غەزە و بەعکسەوە ئێستا تێڕوانێکی تر هەیە بۆ غەزە دەبێت غەزە ڕاستە حەماسیتیانێ منێ بەڵکو جۆرێک لە دەسەڵاتێکی مەدەنی ئیتر ئەو دەسەڵاتە نێودەوڵەتی بێ یا هەر شتێکی تر بێتە غەزە و لەوێ بمێنێتەوە ئەو تاکو نەبێتە هەڕەشەیەک بۆ ئیسرائیل لەلایەک و تاکو بێشش شتێک بۆ ئاوادانی خەڵکەکە و خەڵکە بتوان سوود لەو هەموو هاوکاریانە وەژم کە دێتە غەزەوە ئەمە بەنسبەت کۆمەکی حەماس پرسیاری دووەممان لەسەر پرۆسەی ئاشتەوای عەرەب ئیسرائیل بۆ چوە دەگەڕێت پرۆسەکە زیاتر ئەو کاتە ئێمە لەسەر لەگەڵ خەلیج بوو خۆتان نەزان لەم 1-2 ساڵی پێش و هەنگاوێکی زۆر پێش چوە پێشەوە لەگەڵ ئیمارەتەکان بە تەواوەتی علاقات و لەگەڵ سعودیا بەم ئاخیرە لەگەڵ سعودیا تا ئێستا یەکلا نەبووەوە بەڵام هەنگاو چۆتە پێشەوە بەڵام لەگەڵ ئیمارات باش بووە پێشەوە لەگەڵ قەتەر تاکو ئێستا یەکلا نەبووەتەوە بەڵام هینی سەرەکی لەگەڵ سعودیەکان بوو پێشتر ئەگەر پێش ئەزانن مؤتەمەرێک کرا لە هەند
ئەمەی پێش ئەم شەڕە ئەو مۆتەمەرە لەوێ قرار لەسەرەوەدا کە ڕێڕێوێکی اقتصادی گەورە لە نێوانی هند و ئەوروپا دروست بکرێت. ئەم ڕێڕەوە خۆی لە ئەسڵا بە هند و بە ئیمارات و بە سعودیا و بە ئیسرائیل و لەوێ بۆ قوبرس و بەرەو ئەوروپا ئاڕۆی کەواتە ئەمە بۆ ڕێڕێوێکی اقتصادی گەورە ڕەبتی نێوانی هند کە یەکێکە لە هێزە جیهانیە تازە دەرکەوتۆکان و لەگەڵ ئەوروپا لەو هێزانەی کە پێویستی بەوە هەیە کۆنتاکتیان نەبێ. ئەمە خۆی لە ڕاستیدا بەشێک بوو لەو بەرنمەیە کە ئەمریکەکان و ڕۆژئاوایەکان زۆر پشتگیریانە کرد، یەک هەم بۆ وەزع اقتصادی خۆیان و بۆ ئەوروپا، دوو هەم بۆ دژی ئەوەی کە پێی ئەڵێن خۆتەی حەریری تازەی ئاوریشمی تازەی سینیەکان کە لە سینەوە بێ بۆ پاکستان و بۆ ئێران و لێوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕێک لەوێ تەقاتوعێ کرد. بۆیە ئەمریکەکانش ئەو کاتە پێیان وابوو ئەگەر بێت و ڕێککەوتنێکی نێوان سعودیا و ئیسرائیل نەبێ ئەم پرۆژەیە سەرکەوتو نابێ. ئەم پرۆژێ ئێستا بەهۆی شەڕی غەزە و با بڵێن حەماس و ئیسرائیلەوە گوزێکی گەورەی بەرکەوتووە. ئێستا سعودیەکان ناتوان وەکو جاران بیل لە ئاشتەوایی لەگەڵ ئیسرائیل بکەنەوە. دەبێت مەسەلەی حەلکردنی قەزەی فەڵەستینی بێتە یەکێک لە ئەولەویاتەکانیان. ئەگەر قەزەی ئەگەر سعودیای لێ دەرکەی ینی ئەو پرۆژەیە ئیتر هیچ مانایەکی نامێنێت، چونکە ئێستا گەورەترین دەوڵەت بکە لە دانوستاندن بۆ لەگەڵ ئیسرائیلەکان. دەوڵەتەکانی تر بەتابەتی وانەی هاوسنوورنین لەگەڵ ئیسرائیل زۆر تەسیریان نابێت لەسەر پرۆسەی ئاشتی لەگەڵ ئیسرائیل. ئەو پرسیارەش دێتە پێشەوە کاک دکتۆر، ینی ئەگەر قەرار بێ ئیسرائیل حەماس وەکو گروپێکی ئیرهابی بناسێنێ باشە، ئەوروپا شەروا ناساندوێتی، ئەمە ئەی چۆن قەزەی فەڵەستینی حەلەکری، ینی چۆن ئەمە لەگەڵ چیە ئەکرێت، چۆن خۆی ئەم پرۆسەیە قەزەی فەڵەستینی ئێستا خاوەنی خۆی هەیە کە سوڵتەی فەڵەستینیە جەبهەی تەحریرە بەڵام حەماس ئەڵێ شەرعێت لای ئێمەیە و ئێمە لە هەڵبژاردننی 2007 ئەخ لە 2007 ئەوان داگیریان کرد هەمووانە وازانین. غەزە قەتاعی غەزە وەختی خۆی کە حەماس پێی وابوو لە هەڵبژاردنەکە بردێتەوە، بەڵام غەدریان لێ کردووە، هات بەهێزی عسکەری و بەهێزی سەربازی ئەو کاتە قەتاعی غەزەیان هەمووی داگیر کرد، کەرتی غەزەیان داگیر کرد و نەکرد کەرتی غەزەیان داگیر و بەڵکو بەشێک لە هێزە ئەمنیەکانیشیان ئەو کاتە کوشت و دەرکرد. بۆیە ئەم قەتاعی غەزە لە ڕووی دەسەڵاتی قانونیەوە دەبێت سەر بە سوڵتەی فەڵەستینی بێکە لە زفەیە لە زفەی غەربیە. بۆیە تاکو ئێستاش کەسی سەرەکی کە دانوستانی لەگەڵەکەن لای فەڵەستینەکان دەوێت لە زەفەی غەربی بێ، نەک لە قەتاعی غەزە بێ. بۆیە ئەگەر سبەی معادلەکە جارێکی تر بەو شێوە بێت کە بێن قەزەی فەڵەستین جارێک تر چارەسەر بکەن و قسەی لەسەرکەن، دەبێت لەگەڵ ئەوان قسە بکەن و ئەوانش مەسئولن لەسەرەوەی مستەقبەلی کەرتی غەزە چی بەسەر بێت. زۆر باشە کاک دکتۆر، ینی ئەم ئەحداسانە ئەحداسی بچووک نین، ڕووداوی گەورەن و قسە لەسەرەوە کرێ کە ئەگەر درێژە بچێشێ ڕەنگە پریشکی ئەو ئاگرا وڵاتانی ئیقلیمیش بگرێتەوە. بابینە سەرەوەی کە لە ئانووساتی هێرشەکانیان با بڵین جەنگی ئیسرائیل فەڵەستین یا جەنگی حەماس فەڵەستین، تورکیاش بردومانی ڕۆژاوای کوردستانی کرد. ئەم جارە جیاواز بوو لە جارەکانی تر، تەنانەت سەرچاوی ئاو خواردنەوە، کارەبا و زاتاق ئەمانەشی یعنی هەمووی بردومان کرد تورکیا. ئەمەیە بزانم یعنی ئەم دوو ڕووداوە چ پەیوەندیەکیان بەیەکەوە هەیە؟ ئەمە اتفاقیشی ئیقلیمی نێودەوڵەتیە، ئەمە تورکیا بە هەلی زانی و ئەمەی کردووە چی بوو؟ یعنی ئەمە بۆ ئەوەی کرد تورکیا خۆی تورکیا بەردەوامە لەم پێشەرکاریانەی کە بەرامبەر ڕۆژئاواییکە بە تایبەتی گرتنی ئاو و لێدانی سەرچاوەکانی دروستکردنی تاقی کارەبایی لە ڕۆژئاوا ئیشی ئەمڕۆی نییە، ئەمە چەند ساڵێکە خەریکی ئەمەیەتی. ینی بە تایبەتی ئەوان پێیان وایە پەیەدە بەشێکە لە پەکەکە کە بەشی هەر زۆر هەموو ڕۆژئاوا پێیان وانە پەکەکە و پەیەدە وەکو یەکن. ئەوە یەکێکە لە کێشە هەرە گەورەکان لە بینی تورکیا و ڕۆژئاوا. تورکیا لە سەرەتاوە ئەم قەزەیە بە قەزەیەکی بڵێ کێشەیەک سەیرەکە، قەزەی غەزە، نەک لەبەر ئەوەی کە لایەنگری یەکێکە دژی ئەوەی تر، بەڵکو لەبەرەوەی زەختێکی گەورەی ناخۆیی لە حکوومەتی ئێستای تورکیا هەیە کە مووقفی بەقوتر بێ بەرامبەر بە غەزە. دیارە تورکیاش لەبەر ئەوەی کە خۆی بە بەشێک لە مەنزومەی غەربی بە تایبەتی لە ناتۆ سەیرەکە، خۆی بە هاو پەیمانی ئەمریکا سەیرەکە، نایەوێت
مووقفی زۆر جیاواز بێ لە هەڵوێستی ڕۆژئاوا بۆیە ڕەنگە تورکیا بەجیا لەگەڵ هەموو وڵاتانی دراوسەی تر تاکو ئێستا هەڵوێستەکانی ڕاستە ڕەنگە جادەی تورکی شەقامی تورکی ڕێیان زۆر وازەحە هەمووی پشتگیری قەزەی فەڵەستینەکەن هەندێکشان پشتگیری حەماسەکەن بەڵام حکوومەتی تورکیا ئەتوان بڵێن جۆرێک لە بێلایەنی هەڵبژاردووە بەرامبەر بەوە ئاساییشە هەر وڵاتێک کە بێوێ دۆخی وا بقۆزێتەوە بۆەوەی ئەجندای خۆی جێبەجێ بکە چی لە ڕۆژئاوا چی لە هەرێمی کوردستان. بڵێ بینەوە سەر عێراق لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو ژمارەیەک پێگەی ئەمریکی لە عێراق کرانە ئامانج لە باکووری عێراق لە ناوەڕاست و ڕۆژاوای عێراقیش ئەمە چ ئاماژەیەکی تازەمان پێڵێ و لە دوای ئەوەش ئەمریکا دەستی بە کشانەوەی دیبلۆماتکار و هاوڵاتیانی خۆی کردووە لە عێراق ئەمە چ ئاماژەیەکە ینی سەرەتایەکی تازەیە بۆ گۆڕانکاری ناوچەکە؟ ئێمە وتمان بەرەیەکی کە خۆیان بەنای بەرەی مقاومە سەیرەکەن لە ڕۆژهەڵاتی ناوڕاست هەیە بە تەنها لە فەڵەستین نیە لە سووریاش هەیە لە لوبنان هەیە لە عێراقەیە لە زۆر وڵاتی دنیاە ئەو بەرەی لە عێراقشە هەیە دیارە هێزی چەکدار و ملیشیاتمان هەیە لە عێراق زۆر و هەندێک لەوانە متەسرم بەو جۆرە بیرکردنەوە بۆ جۆرە تەوەجوهاتانە بەڵام تەوەجوهاتی ڕەسمی حکوومەتی عێراقی ئەوە نییە کە خۆی بەشێک لەم شەڕە بێ و بە هیچ شێوەیەک هەروەها کەسە دیارەکانی حکوومەتی عێراقی چی نوری مالیکی بێ چی ینی ئەوانی کە خۆیان وەکو کەسە دیارەکانی ئەم وڵاتن ئەوە نییە کە خۆیان بە بەشێک لەم شەڕە باڵکو پێیان وایە دەبێ تا بکرێ عێراق یا ناوچەکە نەبێتە بەشێک لەم شەڕە و قەزەی فەڵەستینی وەکو قەزەی حەل بکرێ بەڵام ئێمە هەموو وەختی دەبێ بزانین لە وەختی شەڕە لایەنی توندڕە و لە هەردوو لاکە هەوڵی تێکدانی دۆخەکە ئەدەن دیارە ئەکید ئەو لایەنە توندڕاوانە چی لە عێراقا چی لە سووریا چی لە لوبنانشە دژی بەژەوەندەکانی ڕۆژئاوا کارەکەن و بەژەوەندەکانی ڕۆژئاوا زۆربەی هەری زۆریان ئەمریکایە لە من منتیقەیە چونکە هێزی هەرە گەورە ئەمریکایە لە چی لە عێراق چی لە سووریا بۆیە ئەبینین ئەمریکیەکان هەست بە نیگەرانی ئەەکەن بەتایبەت بەرامبەر بە ڕەنگە خێزانی دیبلۆماتکارەکانیان بەرامبەر بەو کەسانەیان کە لەم ناوچانەیە بۆیە وەکو خۆت وتت ینی ئەوەیاندا ئینزاری ئەوەیان خۆپارێزی بکە بەڵام ئەمریکا و هەم ئەمریکا و پێشم وایە هەم عێراق و هەم ئێران نانەوێ ئێستا شەڕێکی شەڕەکە فراوانتر ببێتەوە چونکە ڕەنگە ئەمە لە قازانجی کەس نەبێت کە شەڕەکە فراوانتر بێت چونکە شەڕەکە خۆ لە ئەمریکا شەڕ ناکرێت لەم ناوچەیە شەڕەکرێ لە عێراق شەڕەکرێ لە حدودی ئێرانە شەڕەکرێ لە سووریا شەڕەکرێ کەواتە لەو ناوچانە شەرەکرێت کە ناوچەی بەژەوەندی ئەم وڵاتانەیە بۆیە من پێم وانییە لە ئێستادا ئەم وڵاتانە هیچیان لە بەژەوەندیان ئەوە بێت کە ئەم شەڕە فراوان بکرێت بەڵام تەرکیزی ڕئیسیان ئێستا لەسەر غەزێ بەڵام یەک شتێکەیە کە ڕەنگە ئەگەر بێت و ئیسرائیل هەوڵی گرتنی غەزە بدە هەوڵی تەسفیەکردنی حەماس بدە ئەو کاتە ڕەنگە معادلاتی ئەوەی ئێستا هەیە بگۆڕدرێ مەسەلەن چۆن کار ڕەنگە ئەو کاتە ئەترافی ئێستا ئەو کەسانێک ئێستا بە شەرمەوە تەقە لە ئەمریکیەکانەکەن یا جۆرێک لە خۆپارێزیەکەن ئەو کاتە نەتوانن یا نەیانەوێت ئیتر وەکو جاران چونکە ئەو کاتە هەست دەکەن هاوپەیمانێکی بەقوتی ئەوانە دەست ئەچێکە ناوی حەماسە و ئەمە ڕەنگە شێوازی وەکو بڵێن ئوسلوبی شەڕەکە بگۆڕدرێ و ڕەنگە هەوڵی ئەوە بکەن کە شەڕەکە لە شوێنێکی ترە لەگەڵ هێزی ترا بکەن. بەڵێ کاک دکتۆر پرسیارێکی زۆر گرنگ و جەوەر هەیە ینی ئەگەر بمانەیە خوێندنەوەیکی کوردانە بۆ ئەم بارودۆخە بکەین کورد چۆن مامەڵە لەگەڵ ئەم بارودۆخەیە بکەوە ئەبینین لە دوای هەر گۆڕانکاریە کە ڕووی داوە لە منتقەکە کورد قازانجی کردووە ینی ئەمە چۆن مەسەلەن ئەمە لە دەرفەتێکی سلبیەوە بگۆڕین بۆ دەرفەتێکی ئیجابیەوە کەڵک لەم بارودۆخە وەربگرین چی بکە کورد چی بکە؟ ئێمە لە ڕووی قانونی دەبێت سەیریکەین لە ڕووی سیاسی شۆسەکەین لە ڕووی قانونیەوە مەسەلەی هەرێمی کوردستان و کورد مەسەلەی فەڵەستین و مەسەلەی هەموو ئەوانەی کە ئەوەی ئێستا باسمان کردمە بەشێکە لە سیاسی خارجی وڵاتان ئەمە لە ئەجەندای هەرێمی کوردستانە نییە وی بێتە سەرڕاستی چونکە سیاسەتی خارجی بەشێکە لە دەسەڵاتی حکوومەتی فدرالی کەواتە حکوومەتی ئەگەر ئێمە وەکو مشارک لە حکوومەتی فدرالی ئەتوانین ڕێی خۆمان هەبێ بەڵام ئەمە لە ئاخرە حکوومەتی فدرالی خۆمانە کە قەرارەدا ئێمە بەشێک بنیە بەشێک نەبینیا سیاسەتەکەمان چۆن بێ بۆیە من پێم وایە ئەمە لە ڕووی قانونیە وایە بەڵام لە ڕووی سیاسی و باسەیری بکەین لە ڕووی سیاسی و سەیری کە من پێم وانییە ئێمە
وەکو ملەتێکی زڵم لێکراوی بەشخوراوی و مافخراو هەموو وەختێ لەگەڵ مافی ملەتان بووینە بۆیە ئەگەر ئێمە قسە لەسەرەوە بکەین بەڵێ ئێمە لەگەڵ ئەوەین کە هەموو گەلانی دنیا چی ئیسرائیل یا فەڵەستین بە تایبەتی مەسەلەی حەلی ئەو دوو دەوڵەتەکە ئەوە باشترین حەلەکە ئێستا هەیە و تەرحێڕاکە فەڵەستینەکان شۆک و ئیسرائیلەکان مافی ئەویان هەبێ کە دەوڵەتی خۆیان هەبێ ئەمە باشترین حەلەکە ئێستا کە ئەتوانین هەردوو لایەنەکەی پێڕازیکەین بەڵام ئێمە ئەگەر خۆمان لایەنگیری یەکێ بکەین دژی لایەکە ئێمە نە قووەتمان نە هێزمان نە وەزعی وەکو گوتمان قانونی و ئەوەشمان هی ئەوە نییە ئێمە خۆمان لایەنگیری یەکێ بین دژی ئەوەی تر بەڵام ئەگەر هاتوو بەرەکان ساغ بوونەوە مەسەن بەرەی ئیسرائیل و بەرەی فەڵەستین ساغ بەوە کە ئەبێ خۆیان ساغەوەکەن بۆ لایەگووە ڕەنگە هەنێ جار دیفاکتۆیەک بێتە پێشەوە ناچاربی بۆی کە تۆ بەشداربی لە پرۆسەیەکە کورد یعنی لە ڕوانگەی ئەو کورد مەسەلەن چۆن چی بکە بۆ ئەوەی لانی کەم ئەوەی کە جەنا بدوتت نەبێتە بەشێک لەو دووبەرەوە خۆی بپارێزێت من ئەوەی کەوتم ئێمە دەبێ لەلایەکە مافی فەڵەستینەکان بۆ حەلی سیاسی ئەخیر بە تایبەتی تا حەلی دەوڵەتی فەڵەستینی ئەمە مافێکی ڕەوایە و بەردەوام حەقی مەشروعیە و گەلی فەڵەستینی هەبوو لەگەڵ فەڵەستینەکان یەکێتی پەیوەندی هەبووە لەگەڵ فەڵەستینەکان فەڵەستین ئێستا قونسڵی هەیە لە هەرێمی کوردستان لەبەر ئەوە ئێمە ناتوانین ئینکاریەوەکەین بەڵام بەرامبەر بەوە ئێمە وەکووتمان دەبێ ما بە هەموو گەلان بدەین کە بەڵێ کە بنیانەوێ بەڵام لەم شەڕە ئێمە بەشێک نین لەم شەڕە و زۆر جار دەوڵەتان بۆ قازانجەکەن کە نەبنە بەشێک لە شەڕەکان بۆ نمونە ئێمە سەیریکەی شەڕی دووەمی جیهان دنیای هەموو دەگیر هەموو تەحتیم کرد وڵام تورکیا نەبووە بەشێک لە شەڕەکە و تورکیا لە ئاخری شەڕەکە کە شەڕەکە تقریبا هەموو لایەنە دۆڕاوەکان و بازانم چەند ڕۆژێ ماوە بۆ کۆتایی شەڕەکە ئەعلانی شەڕی کرد دژی هتلەر کەواتە تۆ شەرت نییە هەموو وەختێک ببیتە بەشێک حتا ئەگەر لە شەڕی قورس زەختی گەورە لەو کاتەشا زەخت هەبوو لەلایەنی بەرەی ئەڵمانیا بۆی کە تورکیا بێتە بەشێ لە شەڕەکە زەخت هەبوو لەلایەن دەوڵەتە غەربیەکان بۆی بەشێ تورکیا نەبوو بە بەشێک لە شەڕەکە زۆر جار قازانجی وڵاتان لەوەیە کە نەبێ بە شەڕەکە ئەو کاتە ڕەنگە بتوانێت لەگەڵ هەردوو لایەکە پەیوەندی دروست بکات لەگەڵ هەردوو لایەکە بتوانێت دەتوانێت ئەم ڕۆڵە بژێڕێ خۆی ناتوانم ئێستا لەم تەوقیتەیە کە پەرلەمان حەلکراوە کە مؤسساتی زۆر کەم زۆر تەسیری نییە بەڵام کێشەکە لەو دووبەرەکی کێنێنوانی کووردە هەیە ئەگەر کورد زیاتر یەکگرتوو بێ خطابی سیاسی کوردی یەکگرتووتر بێ ڕەنگە بتوانێت ئەو ڕۆڵە ببینێ یا ئەو هەڵوێستی هەبێ عەلەقەل ئەگەر ڕۆڵش نەبینێ هەڵوێستی هەبێ بەڵام ئەم دووبەرەکی ئەم کە ئێستا لە کوردستان هەیە بە تایبەتی بینی یەکێتی و پارتی کە دوو کەس لایەنی سەرەکی هەرێمی کوردستانن تەسیل لەسەر گوتاری سیاسی کوردی ئەکا ئەمە تەنها بەس بۆ ئەم مەسەلەیە نییە بۆ هەموو مەسەلەکانی پەیوەست بە دۆخی و سەنگی کورد لە ناوچەکە بەڵێ پێشبینی ئەواکەن کە هاتوو مەسەلەن جەنگی ئیسرائیل فەڵەستین درێژەی کێشاوە غەزە لەلایەن ئیسرائیلەوە دەسی بەسەرا گیرە ئەمریکیەکان بیر لەوە بکەنەوە عێراق بەجێبێڵن و ڕوو لە هەرێمی کوردستان بکەن یان بە پێچەوانەوە بە یەکجاری عێراق جێبێڵن و کاتە بارودۆخەکە بەرەو وەڵڵا ئاسان نییە و پێشبینیە بەڵام من پێم وانە ئەمریکیەکان ناوچەکە بەجێبێڵن بە تایبەتیش عێراق هیچ ناوچەکەی تر بە عێراق و بە سووریا چونکە ئەگەر عێراق بەجێبێڵن دەبێت سووریاش بەجێبێڵن چونکە شوێنی خەلفی ئەمریکا بەنسبەت سووریایان عێراقە و ئەگەر سووریاش بەجێبێڵن ئەوە سنووری ئیسرائیلە کەواتە بە پێچەوانەوە بەهێزیەکانەک بەجێ بێڵێ ئەتوانین لە هەردوو لاوە سەیری بکەین ئەوە کەوێتەوە سەر ئەو حەدەسانە چی بەرەوچوو ئەڕۆن ئەگەر حەزەکە فراوانتر بێ ڕەنگە پێویستی بەوەیە بەهێزتری بکەن یا هەڕەشیان لەسەر زیاتر بێ ڕەنگە پێویست بەوە کا بەهێزتر بکەن بەڵام ئەگەر شەڕەکە شەڕی حەماس و ئیسرائیل فراوانتر نەبێت وەکو خۆی بمێنێتەوە من پێم وانە ئەمریکاش حەز بەوە بکا کە ڕۆڵێکی سەربازی زیاتری هەبێ لە ناوچەکە بڵێ بەڕێز دکتۆری سفگۆران لێپرسراوی مەڵبەندی دراساتی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ شرۆڤە و زانیاریەکان سپاس دەکەم کاک ئەحمەد بۆ تۆش زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ تابەرنامەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێنم شاد و کابرام